جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی سنان لە ئاس هەڵسوکەوتی بەڕێوەبەرانی مەدرسەکان، دۆزینەوەی تەرمی کۆڵبەرێکی خەڵکی مەریوان لە سنووری هەنجیران، برینداربوونی دوو هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین لە سومار، بەردەوامی ناڕۆنی چارەنووسی شەریفە مەحەممەدی لە زیندانی سنا، بەدڕاگرتنی یادیگیان بەختکردوانی بوومە لەرزەکەی ساڵی ڕابردوو لە باکووری کوردستان، گیانەدەستانی 5 کرێکار بەهۆی نەبوونی منی شوێنی کار و دوایین زانیاریەکان لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژی هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی سنا لە ئاس هەڵسوکەوتی بەڕێوەبەرانی مەدرسەکان. بەپێ هەواڵی گەیشت و بنەماڵەی قوتابیانی سنا لە ئاس هەڵسوکەوتی بەڕێوەبەرانی قوتابخانەکان ناڕازین و دەڵێن هەرجار و بە بیانوەیەک داوای پارە لە خەڵک دەکەن. بە وتەی هاونیشتیمانیان بەڕێوەبەرانی مەدرسەکان پاش تەوابوونی ئازموونی کۆچایی وەرزی یەکەمی خوێندن کارنامەی قوتابیان بە بارمتە گرتووە تا ئەو کاتێ پارەی یارمەتی بە قوتابخانەکان ئەدەن. ئەو هەڵسوکەوتی بەڕێوەبەرانی مەدرسەکانی سنا ناڕزایەتی بەرینی لای بنەماڵەکان دروست کردووە و سکاڵایان بۆ ئامۆزش و پەروەرش بردووە. هاوڵاتیەک لە شاری سنەوە دەڵێت کە سەردانی ئامۆزش و پەروەرشی کردووە و ڕایگەیاندووەکە هیچ قوتابخانەیەک بۆی نییە پارە لە خەڵک وەربگرێت، بەڵام بەڕێوەبەرانی مەدرسە وەڵامی ئەو ڕێکخراوەیان نادەنەوە. دۆزینەوەی تەرمی کۆڵبەرێکی خەڵکی مەریوان لە سنووری هەنجیران. بەپێ هەواڵی گەیشت و بەیانی چوارشەممە 18 ڕێبەندانی 1402 تەرمی کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی فەرید ڕووبینا لە سنووری هەنجیران دۆزراوەتەوە. بە پێزانیاریەکان فەرید ڕووبینا خەڵکی گوندی چاڵی سووری سەر بە شاری مەریوانە و بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی ڕوو لە پیشەی سەختی کۆڵبەری کردبوو. بەیانی چوارشەممە خەڵکی ناوچەکە 7 سەعات پاش بوونبوونی ئەو کۆڵبەرە توانیان تەرمەکەی لە نێو بەفر و بەستەڵەکدا لە سنووری هەنجیران بدۆزنەوە. جێگای ئاماژەیە کە فەرید ڕووبینا بەهۆی سەرما بردوویەوە گیانی لەدەستاوە. برینداربوونی دوو هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین لە سومار. پاش نیوەڕۆی سێشەممە 17 ڕێبەندان دوو هاوڵاتی خەڵکی گوندی ویژنانی سەر بە شارستانی گیلان غەرب بەهۆی تەقینەوەی مین لە ناوچەی باندساڵاتی سومار بە سەختی بریندار بوون. بەپێ راپۆرتەکان یەکێک لە بریندارەکان هەردوو قاچ و دەستێکی لەدەستاوە، هاوڕێکەشی تووشی برینێکی سەختی چاو سەر بووە. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 7 هاوڵاتی لە ناوچە سنووریەکان بەهۆی تەقینەوەی مین و پاشماوەی تەقەمەنی سەردەمی شەڕی نێوان ئێران و عێراق گیانیان لەدەستاوە و 20 هاوڵاتی دیکەش برینداریان کەمەندان بوون. گواستنەوەی ئەسعاد مەحەممەدی بۆ زیندانی سنا. ڕۆژی سێشەممە 17 ڕێبەندانی 1402 ئەسعاد مەحەممەدی چالاکی مەدەنی خەڵکی سنا دوای بانکرانی بۆ دادگای انقلاب دەست بەسەر و بەمبەستی تێپەڕکردنی ماوەی 1 ساڵ بەندکران ڕەوانەی زیندانی ناوەندیە و شارەکرا. ئەسعاد مەحەممەدی لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن لەقیەکی دادگای شۆڕەشی شاری سنا بە تۆمەتی پڕۆپاگەندا لە دژی حکوومەت بە 1 ساڵ بەندکران سزادراوە. ئەسعاد مەحەممەدی شەوی دووشەممە دوی گەلاویژی ئەمساڵ لە ماڵەکەی خۆی زالاوی لە شاری سنا بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و دوای ماوەیەک بەدانانی بارمتە و بە شێوەی کاتی ئازاد کرابوو. خۆکوژی مرمنداڵێکی کچ لە جوانڕۆ. ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان مرمنداڵێکی کچ بە ناوی نارین یوسفی تەمەن 15 ساڵ لە ڕێگەی خۆهەڵواسینەوە کۆتایی بە ژیانی هێنا. بە پێزانیاریەکان نارین یوسفی پاش گەڕانەوەی لە مەدرسە بە هۆکارێکی نادیار لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێناوە. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی ڕابردوو ژنێکی گەنج لە شاری تەران لەسەر یەکێک لە پردەکانی ئەو شارە خۆی هەڵدایە خوارەوە و دەست بە جێگیانی لەدەستا. بە پێ ئامارەکانی خودی ڕژیم خۆکوژی منداڵان و مێرمنداڵان لە ئێران بە ڕێژێکی بەرچاو پەرێسەندووە و هۆکارەکەشی بۆ هەژاری بنەماڵەکان، کولتوری پیاوسالاری، هاوسەرگیری لە تەمەنی منداڵی، گیرۆزەبوونی دایک و باوگیان منداڵەکە بە مادەی هۆشبەر، نەبوونی ئازادی و مافی هەڵبژاردن،
نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی هەڵاواردن و جیاوازی جنسیەتی ئەگەڕێتەوە. بەردەوامی ناڕوونی چارەنووسی شەریفە محەممەدی لە زیندانی سنا. ماوەیەک 2 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکردنی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی ڕاش تێپەڕ دەبێت و هێشتا چارەنووسیە و بەندکراوە لە زیندانی سنا بە ناڕوونی ماوەتەوە. بە پێدوای زانیاریەکان مەئمورانی ڕژیم شەریفە محەممەدیان بە سەختی ئەشکەنجەداوە بە جۆرێکە ئاسەواری لێدەن بە دەموچاویەوە دیار بووە. هەروەها ناوەندامنیەکان ڕێگەیان نەداوە سیروس فەتحی هاوژینی شەریفە چاوی پێبکەوێت و دەم و دەستگا ئەمنیەکان پەروەندەیان بۆ ناوبراویش ساز کردووە. بە وتەیە چالاکانی مافی مرۆڤ ئیتلاعاتی کۆماری ئیسلامی دەیەوێت سەناریۆ سازی بۆ ئەو چالاکە کرێکاریە بکات و شەریفە محەممەدی بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوە سیاسیەکان تۆمەتبار کردووە. بەرزڕاگررتنی یادی گیانبەختکردووانی بوومەلەرزەکەی ساڵی ڕابردوو لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەممە حەفزەی ڕێبەندان خەڵکی باکووری کوردستان و تورکیا هاوکار لەگەڵ ڕووجانی بوومەلەرزەکەی ساڵی ڕابردوو بە هەڵگیرسانی مۆم و خوێندنی ئاواز یادی قوربانیانی ئەو کارە ساسەیان بەرزڕاگرت. ساڵی ڕابردوو بوومەلەرزەیەک بە گەورەی 7.7 پلێ ڕیشتر کارامان مارشی لە تورکیا هەرژاند و 9 پارێزگای دیکەی ئەو وڵاتە و 3 ئۆستانی سووریای گرتەوە. دەرەنجامی ئەو کارە ساتە سروشتیە گیانەدەستانی 54,000 کەس و برینداربوونی 107,000 کەس بوو. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی تورکیا دەیان 1000 کەس ئاوارە بوون و زیاتر لە 100 میلیارد دۆلار زیان بە ئابووری ئەو وڵاتە گەیشت. هەرچەندە دەوڵەتی ئەردۆغان بڕیاری سازکردنی خانووی بۆ ئاوارەکان داوە و بەشێکی زۆر لە خەڵک نیشەجێکراون، بەڵام هێشتا هەزاران کەس لە نێو خانووی کاتی و کانێکسدا دەژین. تا بە ئەمڕۆ ئاوارەکان چەندین جار لە ئاسکەم تەرخەمی دەوڵەت ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام وەڵامێکیان وەرنەگرتووەتەوە. کۆبوونەوەی خەڵکی عێراق دژ بە پیسبوونی هەوای ئەو شارە. ڕۆژی سێشەممە حەفزەی ڕێبەندان خەڵکی شاری عێراق بۆ جارێکی دیکە دژ بە پیسکردنی کەشوهەوای ئەو شارە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان سووتاندنی مازۆت لە وزەخانەی شازەندی عێراق بووەتە هۆی پیسبوونی هەوای ئەو شارە و بۆ هۆیەوە گیانی هەزاران منداڵ و بەسەڵات و کەوتووەتە مەترسیەوە. ڕۆژی ڕابردوو خەڵکی عێراق بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وستنەوەی دروشم ناڕزایەتی خۆیان لە ئاسکەم تەرخەمی بەرپرسانی ڕژیم نیشاندا و خوازگاری ڕاگررتنی سووتاندنی مازۆت لە وزەخانەی شازەند بوون. گیانەدەستانی 5 کرێکار بەهۆی نەبوونی منی شوێنی کار. ڕۆژی سێشەممە حەفزەی ڕێبەندان 3 کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە خاوەرشاری تاران گیانیان بەخس کرد و 2 کرێکاری دیکەش لە شارەکانی شوشتەر و بابۆل بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕوودا بوون و گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی ئەفغانستانی تەمەن 22 ساڵ لە کێڵگەیەکی پەلەوەر لە شارستانی شوشتەر بەهۆی ئاگرکەوتنەوە گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە کرێکارێکی بیناسازی لە شارستانی بابۆل بەهۆی بەربوونەوە لە بەرزایی دەست بەجێ گیانی لەدەستاوە. لە ڕووداوێکی دیکە لە خاوەرشاری تاران ئاگر لە ئەنبارێکی پلاستیک کەوتەوە و 3 کرێکار لە نێو ئاگردا سووتان. کوژرانی 2 ئەندامی بنەماڵەیەک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ئەندیمەشک. ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان ماشینی کاسبکارێکی شووتی خەڵکی ئەندیمەشک لەلایەن هێزەکانی ڕژیمەوە درایە بەردەست ڕێژی گولە و بۆ هۆیەوە 2 هاوژین گیانیان لەدەستا. بە پێی زانیاریەکان ئۆتۆمۆبیلی کاسبکارێک لە شارستانی ئەندیمەشک لەلایەن هێزەمنیەکانەوە دراوەتە بەردەست ڕێژی گولە و ئۆتۆمۆبیلەکە وەرگڕاوە. لا کامی ئەو ڕووداوەدا ژن و پیاوێک گیانیان لەدەستاوە و منداڵێکی کۆرپەی 7 مانگە بە زیندوی مایەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو ئۆتۆمۆبیلە چەند کارتۆن خۆراک و کەلوپەلی نێوماڵی پێبووە، بەڵام هێزە سەرکۆزگەرەکانی ڕژیم بەبێ لە بەرچاوگرتنی هەبوونی ژن و منداڵ لە نێو ماشینەکە تەقەیان لێ کردووە. دەست بەسەرکردنی 7 چالاکی مەدەنی لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە حەفزەی ڕێبەندانی 1402 7 چالاکی مەدەنی لە شارەکانی ورمێ، ڕەشت، تەورێز، ئەردەبیل و ئیسلامشار بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکراون. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، سالار تاهر ئەفشار لە شاری ورمێ
مرتەزا پەروین لە شاری ئەردەبیل، ودود ئەسەدی و سەعید مینایی لە شاری ڕەشت، ئەیاز سەیفخاه و باقر حاجیزادە لە تەورێز و کەماڵ نووری لە شاری تەورێز بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. دووە هەواڵ دوایین زانیاریەکان لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. لە حاڵێکدا هەواڵەکان بۆ ڕێکەوتن لەسەر ئاگربەستێکی درێژماوە لە غەزە چڕتر بووەتەوە. شەڕی قورس لە نێوان ئەرتەشی ئیسرائیل و حەماس لە غەزە بەردەوامە و لە 24 کاتژمێری ڕابردوودا 107 کەس گیانیان نەدەستاوە و 140 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی ئاماری وەزارەتی بەهداشتی غەزە، ڕێژەی قوربانیانی شەڕی نێوان ئیسرائیل و حەماس بۆ 27585 کەس بەرز بووەتەوە و 67,000 کەسی دیکەش بریندار بوون. لە باشووری لوبنانیش سێ ئەندامی حەزبۆڵا بەناوەکانی جەعفەر ئەمین ئەسکەندەر، حسین عەلی عەزەم و حەسەن حسین سەکیکی لە هێرشی ئاسمانی ئیسرائیلدا کوژراون. شەوی ڕابردوو ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی موشەکەوە هێرشی کردە سەر چەند بنکەی سەربازی لە حومسی سووریە و بۆ هۆیەوە 4 کەس گیانیان لەدەستاوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بن.